من وەکو کەسایەتی بواری منداڵان نون و وەکو مامۆستا ساڵات قوتابخانەکان نەوزادی حاجی پیرۆزبایەکی گەرم لەو کەناڵە دەکەم کە لەدایک دەبیتن هیواداری ئەم کەناڵە ببێتە هۆی ئەوەی پەروەردەیەکی جوان مناڵە چاوگەشەکانمان بکەن و هیواخوازم نەبێتە وەکو کەناڵەکانی کە زۆر جار کەناڵەکان سەیر دەکەن کەناڵی منداڵانە بەڵام بەرنامەکانیان زۆر کەمە خۆی کەناڵی منداڵان هەر گۆرانی و هەر پافرام کارتۆنی دەبی بەرنامەی تەرفیهی تێدای بەرنامەی پەروەردەی تێدای بەرنامەی ناو قوتابخانەکان لە کۆڵانەکان لە سەرجاوی ترافیک کە هەموو ئەو سێکتەرانەی کە لە ژیاندا هەنا پێویستە لەناو ئەو تەلەڤیزیۆنە ڕەنگ بداتەوە بۆیە من وەکو نەوزادی حاجی وەکو نون و پیرۆزبایەکی گەرمتانێ دەکەم و پێشتان دەڵێن یاخوا پیرۆزتان بی ببێتە کەناڵێک پەیامی مناڵان بگەینێتن بە هەموو ماڵەکان و ماڵەکان ئاوادان بکاتەوە بە گۆرانی و بە بەرنامە و بە شتە جوانەکانی. دەستخۆشی لە قوتابخانەی کلێبەر دەکەم بە بۆنەی دامەزراندنی کەناڵێکی پەروەردەیی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هیوادارم بتوانێت لەم کەناڵە درک بە بابەتە پەروەردەییەکان بکەن گرنگی بە بابەتە پەروەردەییەکان بابەتە نیشتیمانیەکان بابەتی پێگەیاندنی منداڵ بابەتە زانستیەکان ئەمانە هەموو بە گرنگی دەزانین ئێوە ڕەچاوی بکەن و لایەنی دەرونی منداڵ و لایەنی پێگەیاندنی منداڵ مافەکانی منداڵان کە ئەمڕۆ ڕێژی یەکی شەشە ڕۆژی منداڵانە بە پێویستی دەزانین دەستخۆشیتان لێ بکەین و هیوادارم بتوانن لەم کەناڵە هەموو ئەوانەی جوانە بۆ پێگەیاندنی منداڵ هەموو ئەوانەی باشە سوودمەندە لە بۆ پێگەیاندن و ئامادەکردنی نەوەیەکی سەرکەوتوو بۆ وڵات و خاک و نیشتیمانمان هەربژێ ڕاستی جێگای خۆشحاڵیە کە قوتابخانەیەکی ناحکومی هەستی بە دروستکردنی تەلەڤیزیۆنێکی پەروەردەیی لە بۆ کار و چالاکیەکانی هەموو قوتابیان هەموو سنووری وەزارەتی پەروەردە ئێمەش بە هەموو نەواژ وەکو چالاکی قوتابخانەکان هەم پاڵپشت دەبین و هەمیش هاوکار دەبین لە کار و چالاکیەکان پشت دەتوانین بەوانیش ببەستین لۆ پێشکەشکردنی کار و چالاکیەکانمان و بەرهەموو کارەکانی چالاکی قوتابخانەکان دووبارە دەستخۆشتان لێ دەکەین هیوای سەرکەوتنتان دەخوازین تەمە درێژ بە بۆنەی کردنەوەی پەخشی تەلەڤیزیۆنی کلێبەری پەروەردەیی پیرۆزبایەکی گەرم ئاراستەی ستافی و تەلەڤیزیۆنە دەکەم هیوادارم تەلەڤیزیۆنی کلێبەری پەروەردەیی زیاتر گرنگی بدا بەو بابەتە پەروەردەیانەی کە ئەوڕۆ پێویستن بە تایبەتی ئەو شتانەی کە ژینگەی کوردستان پێویستی پێ هەیە لە ڕێ ئەو کەناڵەوە منداڵەکان لەسەری پەروەردە بکرێن گرنگیدان بە چۆنیەتی بۆ نمونە دەستشوشتن پاگڕاگرتنی ژینگە خۆشەویستی نیشتیمان ڕێزگرتن لە ئاڵای پیرۆزی کوردستان ڕێزگرتن لە قوتابخانە لە مامۆستا لە دایک لە کۆمەلگا هەموو ئەو فاکتەرانە پێویستە لەو کەناڵەوە بە شێوەیەکی جوان بەرنامەدا ڕێژی بۆ بکرێتن و پەخش بکرێتن بە هیوای سەرکەوتن و هەمیشە کوردستان ئاوەدان